لما کادا بینی کابرایکی وەکو جۆن پێرکینسی باماشیەوە دژی ئەمریکا قسەی کردووە و لەگەڵ بەخۆی CIA بووە ڕاوێژکاری ئابووری بووە چۆن وڵاتان داتەپێن لە ڕووی ئابووریەوە ئێمە قسەکان لەجێ وەربگرن لە خودی خۆیان لە ناو خۆیان دەکالیان هەڵگەڕاونەتەوە کەواتە تۆ بەڵگەکان ناتوانیت ئەو بە کوردیشی هەیە بە هەماشەوە سەیرێکە بینیم ڕوخاندنی حکوومەتەکان کە زارش بۆم باسکردن کە لەلایەن ستیڤن کینزەرەوە کە باسی چاواشکارەکانی یاخود ئەو هێرشانەی ئەمریکا کات بۆ سەر وڵاتەکانی ئەمریکای لاتینی دوایە بۆ سەر ئێران دوایە بۆ سەر عێراق دوایە بۆ سەر ئەفغانستان هەموو شتەکان باسەکات زۆر بەتوانین باسکە هیوادارە بیخوێنەوە کە کابرایەکە دژی ئەمریکا شتەکەی نووسوی یعنی شتەکە دژەکە چی یعنی ڕاستیەکانی درکاندووە لەما کاتە سەیرەکەی ئەبینی کابرایەکی وەکو دانیێلە گانزە پرۆفیسۆرێکە سەیریکە کتێبەکەیە کە باسی داگیرکاریەکانی USA ئاکاتن کە ئەڵێ چۆن دنیا داگیر دەکاتن و باسی 13 شەڕی ئەکات کە چۆن لەو شەڕانەدا لەو سەدەی ڕابردوودا تاگاتە ئەفغانستان چۆن توانێتی مەعسکەردا بمەزرێتن ئەو وڵاتانە بکە بەسەر بازگەی خۆیەوە و ئەوەی کە بەخۆی ئەوێتن لە بەربوومەکەی لە سوتەمەنیەکەی لە خەڵکەکەی لەو بەرنامێکە هەیەی لە ناوبردننی گەلان و دەستەمۆکردنی گەلەکان و دەستگاگرتنی مخابڕات و پەروەردە و قوتابخانە و سەربازکان هەر هەمووی کردووە یعنی معقول نییە کابرایەکە کە بەڕاستی جگە لە ڕازگۆیی زیاتر هیچی لێ نابینە دومیش ئەمڕۆ کابرا ناتوانین درۆ بکاتن چونکە بۆ ئەم کتێبەیە تووشی مشکلە بۆ کابرایە CIA خەریک بوو بیکوژن خەریک بوو دەری بکەن ئیتر ئەم کابرایە چەندین زار کە ویستێت واز لێبینی بەڵام ژنەکەی هاندەری بووە کە غیرەتی داوەتەوە گوتی دانیێل من نامێتەوە ببی بە مێژنووسێکی درۆزن کەم کابرایە دانیێل گانزا پرۆفیسۆرێکی سویسریە کاتێک کە گەڕاوە لە زانکۆ بەغەمباری ژنەکەی گوتی چییە گوتی وەڵڵای CIA ئەم چاواشەکارەی کە لێ کۆڵی بۆەوە لە چاواشەکارەکانی 11 سپتەمبەرە کە بەڵگەکانی بەڕوون و ئاشکار لە بەردەستدا 2006 ئیتر ویستی بڵاوی بکاتەوە ئیتر گوشانە خستە سەرێکە نابی بڵاو بکەیتەوە ئیتر وتی ژنەکەم پێوتم وتی دانیل ئەم شتێکە تۆ باسیەکەی یعنی بەڵگەکان ڕاستن گوتی هیچ گومانم لێ نەکە 100% من ڕازگۆم لەسەر بەڵگەکانە وتی با پێ بم دانیل من نامێتەوە ببی بە مێژنووسێکی درۆزن ئەوەی کە بۆ ڕوون بۆ تۆ ئەوە بنووسە و ئەوە بڵاو بکەوە وتی ئەخە لە خانووکە دەرمانەکە کە ئەمە کرێچینە وتی معاشەکەم 10,000 یۆڕۆیە دەفتەرێک وتی معاشەکەشم نامێنی و دومیش ناتوانم گەشە بکە بم بە پرۆفیسۆر وتی دانیل من نە خانووکەم ئەوێ نە معاشەکەشت مەوێت ئەگەر لەسەر جادەکانە لەژێر خێمەیەکە لەژێر پردەکانە بخەوین لەگەڵ دائبم بەڵام ڕازگۆ بە وتی زۆرم پێسەوی کە ژنەکەم ئەم هەڵوێستە مەردانەی هەبوو کە بەڕاستی زۆر جار پێویستمان بەوەیە کە وەکو ئیمام ئەحمەد بن حەمبەل کە لەگەڵ دزێکە گیرا بوو کە وتی کە نسحەتی ئیمام ئەحمەدی کرد یا ئیمام ئاگادار بە بەرگەی لێدانەکان بگرە هەروەک بەوەفا بە بۆ دینەکەت هەروەک چۆن من بۆ دزیەکەم بەوەفامە من ئەتراف ناکەم سەر دزیکردنەکەم لێش مەدەن و لە خۆش ئەچم و داغیشم مەکەن لەگەڵ ئەوەشتا من بەوەفام بۆ دزیەکەم ئاگادار بە تۆش وەفادار بە بۆ دینەکەت تەنازول نەکەی ئەو ئیمام ئەحمەدە سەلامی خوا لەسەر بێ ئەفەرمێ هەر جارێکە لیان ئەدام قسەی ئەو پیاوم بەبیر داتەوە کابرا دزە بۆی کە خۆڕاگر بم بەرامبەر بە عەقیدەکەمە کەواتە تۆ بزانە دزێک کابرا جاریوە نسحەتت ئەکاتن باشە بۆ وەرنەگرین باشە بەڕێزەکانم کەواتە دانیێل گانزە بە هەمان شێوە ئەو خێزانەی کە بەڕاستی یارمەتیدا بەوەی کە ڕاستیەکان بدرچێنێ و وەلەو ئەگەر ئەم شتانێکە لە بەردەمیدا بوو بەسەریدا پازیدا بوێرانە بە پشتیوانی ژنەکەی کە دینیشی نییە باشە توانی ئەم هەموو ڕاستیانە بدرچێن هەر یەک و دوانینە ڕۆبەرشتاینە ئەندریاس پۆپە پرۆفیسۆر کریستۆفە ئەوانە هەموو دژی داگیرکاریەکان و چاواشەکارەکانی ئەمریکانە لە هاوایڕە لە گوانتانامۆ و لە کوبا و لەو وڵاتانە لە ئیکوادۆڕ و پەنەما تا ئەگاتە ئێران و ساڵی 53 تاگاتە ئەفغانستان هەر هەمووی باسەکەن کە زۆر چۆن ئەم خەڵکانە ئەم وڵاتانە داگیر کردووە